ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەندی کورد حاجی مەشی کە ئەم هونەرمەندە یەکەم کەس بوو فیلمی سینەمایی لە ناو کووردا دروست کرد. منەچمە لای خاتوولانە کە کچە تاقانەکەی حاجی مەشیە سڵاوی لێبێت. ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕ بێ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورە حاجی مەشیدا. لەم ڕۆژەدا ئێوە پەیامتان چییە؟ بەخێر بن سەرچاو وڵا پەیامی ئێمە وەکو خانەوادە پەیامەکەمان ئەوەیە کە حاجی مەکی کەسێک بوو لە ناو کووردا لە ناو هونەری کوردیا دیار بوو. هیوادارم هەروە بە گەشاوی بمێنێتەوە هەرچی تەنە خۆی لە ژیانە نەماوە و هەمیشە ئەیود ڕێزلێنانەکانی من سەربەرزیە بۆ من، یعنی ئەیود ئەوە دەوڵەمەندیە بۆ من و هەروەها داوا لە هەموو هونەرمەندانەکەم کە شتێکی زەق هەیە لە ناو هونەری کوردیا کە باوکی من حاجی مەکی یەکەم کەس بووە کە فیلمی دروست کردووە. نێرگس بووشی کوردستان یەکەم فیلمە، خۆی زۆر شانازی پێوە ئەکرد، بەڵام بەڕاستی هیچ هونەرمەندێک تا ئێستا باسی ناکە. هەر هونەرمەندێک هەڵ ئەستێ ئەڵێ فیلم دەرەکەم، بەڵام کەس ناڵێ یەکەم فیلمی کوردی هیچیە کە بەڕاستی هەر خۆی باوکم هەستا بە ئینتاجکردنی بە هەموو یعنی هونەرمەندانی کۆکردەوە و ئەمە یەکەم ئیشی باوکم بوو کە زۆر شانازی پێوە ئەکرد وەکو فیلم نەک وەکو هونەری تر. بەنیازنین ئەم فیلمە جارێکی دیکە نمایش بکرێتەوە لەسەر شاشی سینەماکان؟ وڵای ئێمە هەتا ئێستا ینی پاراستومانە لای خۆمان، بەڵام دەرفەت هەبێ دووبارە و سێبارە حەزەکەین پەخشکرێتەوە لەبەر ئەوە یەکەم فیلمە. ئێمەش حەزەکەین وەکو هونەرمەندانی گەنجی تازە ئەم هونەری باوکم ببینێت و ئەم فیلمە ببینێت. یەکەم فیلمی سینەمایی کوردیە، بەڵێ ئەوە هیوادارین ئەمە بێ بە مێژووی هونەری کوردی، مێژووی فیلمی یەکەم فیلم بڵێن. خاتوولانە هونەرمەند حاجی مەشی پێشەوەی کە گیان لەدەست بدات هیچ کارێکی لەبەردەستا بوو کە تەواوی نەکردبێت و بە نیوە ناچڵی بەجێما بێت؟ وڵی کارێکی هەبوو، ینی لە ئەوە بوو کە نووسینی بۆ بکەن بە ناوی پێشمەرگە، بەڵام بەداخەوە مەرگ مەودای نەدا کۆتایی پێبێنێت و بەخشی کات، بەس وەکو خۆی بەتاو نەکراوی ماوەتەوە. واتە تەنها سیناریۆکی نووسیوە؟ بەڵێ تەنها سیناریۆکەیە. بەڵێ ئێوە هەوڵتان نەیەوە کە بابەتەکە بەنەدەست هونەرمەندان وەکو لایەنێکی بەرپرس کە ئەم بابەتە تەواو بکات و وەکو دوا بەرهەمی بڵاو کرێتەوە یا کاری لەسەر بکرێت؟ تا ئێستا کەس عنی نەهاتووە بڵێ تاو نەکراوی چی هەیە حاجی ئەگینا ئێمەش قەیچێکە بە شانازیەوە هەر هونەرمەندێک هەستێ بەو کارە فەخری پێواکەین. ئێمە هیچ یادەوەریەک کە لە خەیاڵتا لاچێت لەبارەی حاجیەوە کە لەگەڵ خۆتا هەیبوو بێت؟ طبعاً من وەکو کچی هونەرمەند بەڕاستی هەموو کاتێ یعنی یادکردنەوەی ناوێ هەموو کاتێ لە دڵ و دەروونمانە هەری خێزانەکە هەری خۆمان، بەڵامی ترشتی لە یاد نەکراوی زۆرە ئەوەیە کە پێکەنینەکانی لە ناو خەڵکە ئەچینە هەر شوێنێک. من بەڕاستی ناسنامەی منە حاجی مەکیم، ئەچمە هەر شوێنێکە بڵم کچی حاجی مەکیم پێویست بە ناسنامە ناکە، ناسنامەی منە. یادەوەریەکە لە خەیاڵە کە لەگەڵ خۆتا هەیبوو بێ؟ ئەی چۆن من شەو ڕۆژ لەگەڵیانە بوو، مەعی مناڵەکانم لەگەڵیان بووە، نا پێداڵم ئەڵم هەموو ژیانی ئێمەی داگیر کردبوو. سێکی بیر ناچێتەوە؟ هەموو کاتێ پێوتم ڕۆڵە تۆ تاقە کچی منی هەتا مردن ترەوە کۆ تاقسەتی. زۆر ساز بۆ تۆ بە هیوای تەمەند درێژی بۆ تۆ و ڕۆحی شاد بێت. بڵێ ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد حاجی مەشی کە خەرمانێکی گەورەی لە هونەری کوردیە پێشکەش بە بینەران کرد و ساڵانێکی زۆر پێکەنینی خستە سەر زاری بینەران و هاوکات. یەکەم فیلمی سینەمایی کوردیش بە ناوی نێرگس بووشی کوردستان کە لە دروستکردن و بەرهەمهێنانی ئەم هونەرمەندە بوو.